بۆ ئەرکێکی تایبەت ئامادەکاری دەکەن، چونکە پەیوەندی بە ژیانی هەزاران هاوڵاتیەوە هەیە. تیمەکە بە سەرۆکایەتی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادەی هۆشبەر و بە ئامانگی لەگەڵ تیمی تەندروستی و لێژنێک لە پارێزگای هەولێرە. ئەرکەکە تایبەتە باڵمەتی گەڕان و پشکنین بۆ ئەو ڕێستۆرانت و کافەیانەی کە نێرگەلەی تێدا دەچێشرێت. پشکنین دەکرێت بۆ تووتنی نێرگەلەکە و تەواوی ئەو کارمەندانەی لە کافێ و ڕێستۆرانتەکان کار دەکەن. ئەسەلی نێرگەلانە دەپشکنین، تووتنەکانیان دەپشکنین و هەروەها ستافەکەشیان دەپشکنین بە ئامێری تایبەت بە مادە هۆشبەرەکان کە ئامێری زۆر پێشکەوتون و زۆر وردن لە دەستنیشانکردنی مادە هۆشبەرەکان ئەگەر بوو هەبێت لە دسمی ئەو کەسانێک کە لێرە کار دەکەن یاخود لە تووتنی نێرگەلەکان هەبێت. ئەوەش لە بۆ دڵنیاییە لۆ خەڵکی شاری هەولێر. پشکنینەکان زۆر بەوردی ئەنجام دەدرێت. باشێک لە تووتنی نێرگەلەکانیش دەبرێت بۆ پشکنینی تاقیگەی گەورە و تەواوی کارمەندەکانی کافێکەش پشکنینی میزیان بۆ دەکرێت بزانن بەکارێنەرە یاخود نا. چاوپۆشیش لە هیچ کەسێک ناکرێت چونکە مادەی هۆشبەر بۆتە زەنگێکی مەترسی. لە ماوەی 5 مانگدا ئەمە 93مین کافتریا و ڕێستۆرانتە کە لەلایەن بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان و تیمە تەندروستیەکانەوە پشکنینی بۆ دەکرێت. تاوەکەیسە لە نێو پشکنینەکاندا هیچ مادەیەکی هۆشبەر دەستی بەسەردا نەگیراوە و لە نێوان کافتریا و ڕێستۆرانتەکانیشدا هیچ جیاوازیەک ناکرێت و تەواوی کافتریا و ڕێستۆرانتەکانی پارێزگای هەولێر دەپشکنرێت. بەپێی ئەمەرێکی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان تەنیا لە 7 مانگی سەرەتای ئەم ساڵدا 1212 تۆمەتبار دەستگیر کراون. لەو ژمارەیەش 503 تۆمەتبار کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. بڕی 147 کیلۆگرام مادەی هۆشبەریش دەستی بەسەردا گیراوە لەگەڵ 781 کیلۆگرام دەرمانی هۆشبەر، 2817 شیت حەبی هۆشبەر. لەگەڵ پشکنینەکان بەڵێننامە بە خاوەنی کافێ و ڕێستۆرانتەکان پڕ دەکرێتەوە. بەڵێننامەیەک بە خاوەنی کافتریاکان پڕ دەکەینەوە بە مەبەستی ئەوەی کە بە هیچ شێوەیەک نابێتن لە کافتریاکان مامەڵەی کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر بکرێت یاخودتیایە بەکاربێنێت یاخود تێکەڵ بکرێت بە تووتنی نێرگەلە و لە بوونی هەر حاڵەتێکی گوماناوی پێویستە ڕاستەوخۆ ئاگاداری بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان یاخود دەستگا ئەمنیەکان بکرێتەوە و لە هەمان کاتیشدا ئەوەی هەر کەسێک سەرپێچی بکاتن یاخود مادەی هۆشبەر بەکار بهێنێتین ئەوە ڕوبەڕووی یاسا دەکرێت و ئیجراعاتێکی زۆر توندی لەگەڵ دەکرێت. پشکنینەکان تەواوی کافێ و ڕێستۆرانتەکانی پارێزگای هەولێر دەگرێتەوە و ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت. ئامانجیش لە هەڵمەتەکە پاراستنی هاوڵاتیانە لە مادەی هۆشبەر. ئازەر فاروق، کوردستان 24، هەولێر.